بەڵام کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر پێشکەشیەوەی عزیز بم. هەروەکە ئاگادارن و لە هەواڵەکان خۆتان ڕەسەد یەکەن و لێ وردەبنەوە. دانوستانەکانی ئێران لەگەڵ وڵاتانی پێنج زێدەیەک درێژەی هەیە و لە دوای ئەو لێکتێگەیشتنێکی چەند مانگ لەمەوبەر لە لۆزانی سوئیس ئەم جارش دانیشتن و خەریکن ئەو مەفاد و ئەو ئاینامەیە کە ئەیانەوێت لەسەر ڕێک بکەون لە نێوان ئێران و وڵاتانی پێنج زێدەیەک خەریکی دانوستان بۆ ئەوەی کە بگەنە ئەنجامێک. بەڵام لەم چەند ڕۆژەی ئەخیر خەریکن بڕێک ناکۆکی لە نێوان ئەم چەند وڵاتە دروستە بێ و بۆیە حەزمان کرد باسی لەسەر بکەین بە میواندارەتی کاک سالاری پاشایی. کاک سالار بەخێر بێ بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاس میشەلێ سڵام هەیە بۆ بنەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور. کاک سالار ئەوەی سا وابزانم نزیکەی مانگێکی ماوە بۆ ئەو کاتێک کە دیاریان کرد بوو هەتا بگەنە ڕێککەوتنی کۆتایی وی سێش خەریکی بڕێک دانیشتنن. بەڵام لەلایەن سەرۆکی ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆم و چەند کەسێکی دیکە لە ئەو وڵاتانەوە هەروەها لە بەرامبەری ئەوانیشەوە لە بڕێک لە بەرپرسانی ئێرانی خەریکن دەنگۆهایەک باسەکرێ بۆ ئەوەی کە بڕێک کێشە خەریکە لە نێوانیان دروستە بێ. ئێوە چۆنەی بینن ئەم باسە؟ بەڵاوێ تا ئێستا لە ڕاگەاندنەکانە درکاوە لە ڕاگەانەکانی سەر بە ئێرانە بەسراحەت باسی دووشتی ئەساسی کراوە. یەکەم ئەوەی ئەو جۆرەی ئێران چاوەڕێی ئەکرد کە تەحریمەکان نەتیجەی تەوافقی نهایی یاکەسی ڕۆژی ماوەمانجێکی ماوە تەوافق ئەسڵی و ئەساسی و بەکاریەکانی بە یەکجێ هەڵبگیرێ ظاهرەن قودرەت‌های جیهانی و لەوانە خودی ئەمریکا ساخنین لەسەر ئەوەی وە پێش و پێشە باسی کرابوو کە تەحریمەکانی یەکجێ لە نەتیجەی ئەگەری تەوافقێکی نهاییە هەڵبگیرێت بەڵکو بە پێچەوانە لە نەتیجەی ڕاستی ئازماییەکی زۆرترە مەرحەلە بە مەرحەلە و هەنگاو بە هەنگاو تدریجیە. ئەمە یەک مەسئلەی دووەمی مهمی تر جۆی دەرکات ئەوەیە بەپێی پڕۆتۆکۆلی ئیلحاقیە کە ئێران خۆی کاتی خۆی موافقەتی دەربڕێەوە ڕێک کەداوە و هەروها لە جەریان مزاکراتە تەوافقنامەی نەهایی یەکێک لە بەندەکانی ئەوە بێ کە مەوردی مناقشە و مزاکرە بازڕۆسیەکان لە سایتهای ئەتۆمی فراوانتر بێت بۆ تەسیساتی نظامیش و بەنانی کە احتماڵی بێسلاح بەرهەمهێنانی چەکی نظامی کڵاوەی هەستەیی هەیە و لەوانە سایتی پارچین کە زۆرهینە لەمە ئەگەر چی تیمی مزاکرە کنەندە سەرەتا هەوریدا لە ڕۆژانی ڕابردووە بڵێ بە جۆرێک ئێمە ئەم بازرسیانە بە شێوەی مدیریەت شودا ئەتوانین ئیجازە پێدراوە وەسی پرۆکۆلی ئیلحاقی ڕێگەی تێچێ بەڵام بە سرعەت دەرکەوت کە خودی خامنەئی و ڕاستی حکوومەت ئێرانە مخالفەتی تند و سەریحیان لەگەڵ لەسەر ئەمە دەربڕی لەوەرەوەی شفافیەتی زۆرتر خاتە سەر ئەو پرۆژەی کە ئێران ساڵەهای ساڵە بە شوێنێتی بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی و لە ڕاستیدا ئەمە کێشەی گەورەیە و لە لایەکی ترشۆ مەسئلەی مصاحبە لەگەڵ دانیشتمەندانی هەستەیی شەر هاتووەتە ئاراوە کە لەلایەن ئێران ڕەت کراوەتەوە ئەگەرچی لە مزاکرە کنندگانی کەسانە لە مزاکرە کنندگانی ئەتۆمی وەکو زەریف و عێراقچی باسی وایە کرد لە ڕۆژانی ڕابردووە کە لە سەردەمی ئەحمەدی نیژادیشا مصاحبەهای کراوە لەگەڵ دانیشتمەندانی هەستەیی بەڵام ئەم نزرەی ژەت کراوە و ئەم مەسئلەیش خۆی بەسراحەت و مخالفەتی لەگەڵ کرا بۆیە ئەم دوو محورە ئەساسیە مەوردی مناقشەی ئەسڵی و ئەو جۆرەی نەکەوێت لە ڕاگەیەنەکان ئەوە دیارە لە مۆڵەتی چوار هەفتەی یا مانگی داهاتووش بە ئاسانی تەواف ناکەن و مەوردی مناقشەیەکی گەورەیە بێتر لەوانەیە هەفتەکانی داهاتوو زۆرتر ڕۆشنیکا کە ئێران چەندێک حازرە دووبارە وەک چەند مانگی ڕابردوو شینی بکە پێشتەوانی ئەو هەڵمەتە تەبلیغیە یا ئەو هەڵوێستەکردانی بەرامبەر بە ئەمریکا و وڵاتانی پێنج زێدەیەک لە ئاراد هەیە. کاک سالار ئایا بە جۆرێک دڵخۆشیەک لەلایەن وڵاتانی پێنج زێدەیەک و هەبوو پێشتر بە نسبەتی ئێران چاوەڕێی شتێکی تریان نەکرد یان نە لاریەک لەم نێوانەدا هەیە یەکێک لەو لایەنانە خەریکە لاریە کات و خەریکە بەردەخاتە سەر ڕێگاکە بە ئیسڵاح هەڵێن؟
لا ئەوەی بصراحەت و درکاوە لە مانگەکانی پێشوو لە مەرحەلەی ڕابردووە زۆرتر لەسەر تەوافقێکی کولی لەسەر کولیەتی مەسەلەی غەنیسازی ئۆرانیۆم و مەسەلەی ئەگەری بازرسیەکان و ئێستاڵا سڵحامیز بوونی زیاتری فشار وێران هێنان بۆی سڵحامیز بوونی زیاتری مەسایلی هەستەیی خۆی سەلمێنێ لە خەوی یا لە سیاسەتی دروستکردنی چەکی هەستەیی و تەبدیلبوون بە قودرەتێکی هەستەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کولەن هێنانە ئارەی معادڵاتێکی تازەتر بەری پێ بیگیرێ ئێران هەر ئەمەی مۆکول کردووە لە زەمان یعنی زۆر زمانی کڕیوەتەوە بە جۆرێک نسبیەتی لە ڕاستیدا ئەمما بۆ خۆی ینی چارەسەر بەانی هەم سطح لە غەنیسازی ئۆرانیۆمی بەڕسمیت بناسرێ و هەم بە جۆرێک دەریچەهایەکی دەربازبوون و دەربازکردنی قانونی لەژێر داوی تەوافقا بۆ خۆی ببینێت ینی بەزرینکایەکی تایبەت بەخۆیان هەیەە بە سیاستایەکی فێڵاوی و فەریبامیز زۆر هەوڵیانداوە کەڵاو لەسەر بگەن و غێربیش تازە بەو قەناعەتە گەیشتووە کە بەبێ پرۆسی ڕاستی ئازمایی بەبێ نزدیککردنێک و بازڕاستیکردنێکی واقعی مرکزی نظامیش کە لە پرۆتۆکۆلی الحاقیە شاهد هاتووە و هەموو تاسیساتی هەستەیی و ئەو شوێنانی کە ئەگەری بەرهمێنانی چەکی ئەتۆمی هەیە تازە ئەگەری لابردنی تەحریمەکان بە شێوەیەکی یەکجێ هیچ بە شێوەی تەدریجی تێتە ئاراوە ینی ئەگەر ئێرانم من بووە من پێم وابێ ئێران زۆرتر کەوتووەتە ژێر فشارێک و ژێر مەنگەنێک و کە ئەمە تەکلیفی ڕۆشن بکاتەوە ینی کەماکان لە مەوزایەکی زۆر زایفا قراری گرتووە ئەگەر بە تیمی مذاکرە کنەندە و دەوڵەتی ڕۆحانی بێ لە ڕاستیدا حاضر ینی ئەسڵەکەنی دێ حاضر بەو سازش و عقب نشێنی هەیە کە لە مراکزی نظامیش بازرسی بکرێ و لەگەڵ دانشمەندان هێستەی مساحەتە بکرێ و تەحریمەکانیش سەرێکی لابچوت بای مەرحەلە بەمەرحەلە بەڵام بای تۆندەڕۆ یا بەاصطلاح لاینی خامنەی و دەفتەری ڕاهبەری و سوپای پاسداران شتە وا دیارە بە ئاسانی بە شتێکی وانارن یا وەڵام دەکەن کە معاملەکە زۆرتر سەر بگرێ ئێران بەاصطلاح امتیازێکی زۆرتر لە گەری امتیازداینی کەڵانی خۆی لەم بابەتۆ کە زۆریشی لە باری ڕسانەی و زۆر بزرگنەمایی تیا کراوە لە ڕاستیدا ئێران قدرت نظامیش نییە ئەو جۆرەی وەڵان مویەکە مەسەڵەن ئەگەر ڕوسیە وایە دووەمین قدرەتی نظامی دنیاە شتێکە بەڵام ئێران لەگەر چییە لە بەرامبەر قدرەتی نظامی ئەمریکا لە حاڵێکە بودجەکەی یەک بیستۆنی بودجەی نظامی ئەمریکا 20 بەرابەری بودجەیەکە کە ئێران تەخسیسی کردووە بۆ مەسائلی نظامی خۆی کە 30 میلیارد دۆلارەوەی ئەمریکا 600 میلیارد بۆ نمونە منە ئاشتانەکەم لەم بابەتەوە بۆ بزرگنەمایی زۆر دەکرێت لە مەسائلی بازرسی تاسیساتی نظامی ئێران و ئاخۆچێ فنێکی یا هینێکی نظامی ڕاز و سڕێکی نظامی گەورە هەیە لەم بابەتەوە ئێران فەتەتی لەوە هەیە کە بە تەواوی لەم بابەتەوە بەری پێ بگیرێ پێ هەڵبسوندێت و هیچ بەهێمەندانی چەکی هەستەیی نامێنێت بۆیە لەژێر شتێکی زۆر سەنگینەوە و دەستی ئێرانە کە مەرحەلە ڕووە بێ و لە ڕاستی ئێستشتنی مذاکرە کنەندەی ئێران لەژێر فشارێکی هێزگار سەنگین و سەختانە کە نازانێت چۆن دڵی ڕەهبەرەکان ڕازیکا لەلایەک و چۆن دڵی غەرب ڕازیکاوە چۆن تەوافقنامەیەک بێنێتە دەر بە جوزئیاتەوە کە ڕۆ بە خەڵکیش بڵێ سەرکەوتنێکمان بەدەستێناوە ئەمە کارێکی ئاسان نییە پێم وابێ لەگەڵ چالشێکی هەیە ئەساسی گەورە بەرەوە بۆ ئێران چاوەڕوانی هەفتەکانی داهاتوو پێم بزانین ئێران ئایا عقب نشینیەکی دووبارەی هەنگ بە هەنگاو چۆن لە کولیاتەکەی کردوویەتی لە جزئیاتەکەیش ئایا ئەم ئیمتیازە گەورە ئەیا ئەوم تەوافقە گەورە سەرەگرێ یا ناکەماکان قسەکانی خامنەیی بێ بە ئەمری واقع و باش کاک سالار هەر لەم قسانەی ئێوە ئەگەر هەرچەند بڕێ خاڵیشی ئاماژەتان کرد لە شوێنێکە سەرۆکی ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆم ئەڵێ ئەبێ ڕێک وەکو ئەگەر بڵێن بەم وشە و توێتی ئەبێ
بەشێک لەو ینی مەرجی داناوە چاودێریکردن وە سەردان لە شوێنە نظامیەکان بۆ ئەوەی کە بزانن ئێران خەریکی کاری چەکی ئەتومی هەیە وەکو پارچین کە ئاماژەی پێەکەن ئەبێ حتمما بەشێک بێ لەو شەرتانەی کە دایاناوە حتممە بێت چاودێری بکەن. ئەگەر لە لایەکی تریشە سەیریکەن هەم جەنەتی لە شوێنێکە باسەکەوە هەم خامنەیش خەریکە ئاماژە بۆ کاکە ئەڵێ ئەگەر ئێمە ڕێگە بەم کارە بدەین وەکو بڵێ سناریۆی داهاتووی وڵاتانی ڕۆژاوایی ئەبێتە مافی مرۆڤ و بەو شێوازەش دێن و فشارێن لەسەر جمهوری ئیسلامی. ئەمە خۆی نیشاندەرەوە نییە کە حاضر نین مل بخەوێنن بۆ ئەو شەرتانی کە وڵاتانی ڕۆژاوایی یان پێنج زێدە یەک خەریکە دیاریەکە بۆ ئێران. بەڵێ ئێران وانەمودی دەکات کە سوزان نەرمشەکەی وەکو كشتل خامنەی ئالامی کرد زۆر نەرمشی قارمانانەیە ئەوە غەر بەقسەیان ئەوە غەر بەخەریکە من ئەیا بەوەی ئێرانێکی هەستەی ئەمری واقعا و ئێرانێکی هەستەی سوزان مافی ئەم لاولەی خۆیانە ئەگەر حتا سەحە لە مەسایلی نظامیشی بە شوێن خۆیدا ببێ پێم وایە جۆرێک وانەمودکردنە لە ڕاستیدا بۆ مەصرفی داخڵیە بەشێک لەو تەبلیغاتی کە جمهوری ئیسلامی لە سەفی سەرەوە ئەیکا بۆ وانمودکە بە ئاسانیش من نایە لە حاڵێکە واقعیت ئەوەیە مذاکراتە تا ئێستا ثابتی کردووە یا تا کولیەتی تاقیقی ثابتی کردە ئێران مەیلی بە سازش هەیە بەڵام ئەوێ سەدحێ لە غەنیسازی ئۆرانیۆم و ئەگەری دەربازبوونی خۆی لەژێر تەوافقێکی وایە لەژێر چەکی تەوافقێکی وا کەماکەن پڕۆژە و جاه تەڵەبیهای خۆی لە منتەقەکەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بباتە پێش و ئەوەی زۆر دروستە پێما بێ ئەو شتانی کە ئێران لە سەطحی جیهانیە محکومە و حمایەت لە تێرۆریزم یا پێشێلکردنی مافی مرۆڤ یا سوزانم دەسترسی بە خەریدی سلاحای نظامی کەڕان وەکو ئەوەی ڕوسیە پێی فرۆشت بوو کولەن لەو لەحازانە و ئێران مەوردی تەحریمەکان و دوان نییە بۆیە ئەسانش لەسەر ئەساسی واقعیەتێک پێما بێ باسیەکردێتە ئارا و کەماکان پیشانە ئێران لەژێر مەنگنەیەکی گەورەی جیهانیایە و تەنیا بەلایەکە کەوتن یا بە تەوافق گەیشتنی مەسەلەی هەستەی هەموو مەسلەی ئێران نییە هەموو لەو ئێوە جیهانیە بە تەواوی دەرنایە بەڵکو موجی تەحریمەکان کەماکان ئیدامەی هەیە و ئەمە لایەکی قەزیەکە لایەکی تریشی ئەوەیە کەماکان تەحولاتی ناوخۆی مەسەلەن کۆنگرەی ئەمریکا یا وڵاتانێکی وەکو فەڕەنسا و جۆرەی سەد و سەد مەزەی خۆیان وا دیارە بە ئاسانی لە ئێران ناگوزەرن ینی اعتمادێک نەماوە ئەو جۆرەی کە ئێران لە دەوری ڕابردووە لە اعتمادی دار یا مەسەلەن لە سادەنگاری ئەوان بنسبەت خۆی و کەڵکی وەرەگریا و استفادەیە کرد بۆ ئەوەی زۆرتر پرۆژەکانی خۆی ژەربەژێر بەرێتە پێشەوە. کاکسەلار ئافوکە چون کاتەکەیشمان بەرەو کۆتاییە چێ لە حەدی یەک دقەیەکە گەر ئاماژە بەمە بکەی سازمانی مجاهدینە خەڵک خەریکە فایلێکە خاتە دەرەوە لەسەر ئێران هەرچەند پێشتریش هەر باسی کراوە بۆ ئەوەی کە نەوع پەیوەندیەکی گەرمگۆڕ لە نێوان جمهوری ئیسلامی و کۆرەی شمالی یا کۆرەی باکووری هەیە و دیارە بڕێک نیشانە دەرکەوتووە کە خەریکی دروستکردنی چەکی ئەتۆمین ئەوە تا چەند ڕادەیەک ئەتوانێت بە جۆرێک زەخت بخاتە سەر کۆماری ئیسلامی ئەو فایلانە. من نازانم چەندێک ئەو فایلانە ئەتوانێت واقعی بێ یا غەیرە واقعی بێ لەبەرەوە ئەگەر بەحسی دۆکۆمنت و سەنەد هاتە ئارا و باسی مەسەلە بێ ڕۆ بکرێەوە هەموو لایەک دەسترسیان پێ بێ بەو فایلانە بەڵام تەجروبە سابەتی کردووە کە بەڕاستی ئێران بە هەر جۆرێک بۆی بکرێت یانی ئەگەر مەجالی بێژر بەژێر تردید ناکاوە ئێستا تردیدی نەکردووە لە دەستگا ڕاگەشتن بە چەکی ئەتۆمیە بەرهەمهێنانی کڵاوەی هەستەیی بۆی تەبدیل بێ بە یەکێ لە قودرەتای ناوچەی هەرە زۆرترەوە بەتەری خۆی لە ناوچەکە زۆرتر زارکە لە حاڵی حازریشە زۆر لە هەوڵی بەستی وڵاتانی ناوچەیە خۆتان هێبین تەنیا مەحدود بە پەروەندەی ئەتۆمی و تەبدیل بوون بە قودرەتی هەستەی نییە پێم ئەگەر جیهانیان ئەگەر
غەرب و هەموو لایەنەکان نێنەوتەرەکانی وەکو ئاژانسی بنەمەلەلی ئەنەرژی ئەتۆمی بە تەواوی ئێران بخەنە ژێر زەختی بازرسی و زۆرتر دەستی ئێران بڕووە بێ و مەحدودیەتی زۆرتر بەسەر ئێران ناسەپێ بە نسبەتی ئەو پرۆژە شومانەی کە هەیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوچەکە لە هەموو بارێک. کاک سالار وەکو دوایین پرسیار جێگری وەزیری دەرەوەی ئێران کە خۆشی یەکێک لەو کەسانی کە لە هەیئەتی دانوستانکاری ئێرانە عراقچی باسیەوە کە ئەڵێ ئەگەر بڕێک چون ئیستا هەرەوەی کە یەکەم پرسیاریش ئاماژەمان پێکرد بڕێک لەوانەیە کێشەی ورد لە نێوان دانوستانەکان دروست ببێ ئەڵێ لەوانەیە وەکو ئیدەیەکی جێگۆرکەیەک دیاری بکەن بۆ ئەم دانوستانانە. بەڕای ئێوە لەوانەیە چ شتێک بنێنە بەردەستی ئەو هەیئەتانە پێنجێدە یەک؟ ئەگەر مەبەستت لایەنی ئێرانیانی پێنا بێ ئەوەی کای سەبقسەکانی خامنەی یا دیارە کەماکان سەدحێ لە حمایەتی لەم تیمی مذاکرە کنەندەی ئەتۆمیە کردووە بەرامبەر بۆ گێرشانی لە مەجلیس و لەلایەن توندڕەوەکانەوە بۆ سەر تیمی مذاکرە کنەندە هەیە کە ئەوانەوە خەریکە ئێران ئەفرۆشن و خەریکە مەنافعی ملیمان ئەفرۆشن و خەریکە داری هەڵازن لەسەر هەمووی ئەم نیشان دایا کە کەماکان ئەم تیمی مذاکرە کنەندە و پێشنەهادەکانی لەسەر جێخۆیان باقی ئەمێنێت و لە کورتماوەیە لە ئەقل لەم یەک دوو مانگی داهاتووە تا تەکلیفیان تەوافقە بەلایەکە گرێت وەلایەکی تۆ بەهەرحاڵ تەوافقە کەماکە قسەکانی خەمەنەی دەریەخە مربوطە بەوەی یا منوتە بەوەی یا مەشروطە بەوەی کە ئێران بەسلاح سناریۆیەک قەناعەت بەوەیەنێ کە بەشێک لە ئیمتیازەکانی خۆشی بەدەستێنەوە یا لە معاملەکەیە قازانجی کردووە سەدحی بەڕەسمی ناسینی غەری لە لابردنی یەکجێی تەحریمەکان یا بەشێکی زۆر لە تەحریمەکان چ لە ئەوەی بە قەولی خۆیان بازرسیەکی مدیریەت کراوی سایتای هەستەی و بەیزافەی بەش نزمێکیشی لە پارچینەوەوانە سەر بگرێ ینی بە لە بەرامبەر چ وەزینەیەکە ینی غەرب چی بۆ بەڕستنیێتە ناسێت دقیقەن لەوە زیاتر یا دەستیەکرێت و لە اقتصادی جیهانیە هەمووی منوتە بەم فاکتۆرانە مەشروطە بەم فاکتۆرانە پێما بێت لە هەفتەکانی داهاتووە زۆرتر ئەو وەلەکانیان چاوەڕێ و جایگوزینەکان ئاشخاص چ لە شنابەکانە. زۆر سپاس کاک سالاری پاشایی چالاکی سیاسی و کادری کۆمەڵەکە لە ئاڵمانەوە لەگەڵمانە بوویت. زۆر سپاس بۆ فەرسەتەی بەمتان بە هەر بژیت. سپاس لێوەش بینەرانی خۆشەویست کە هاوڕێمان بوون لەم بەرنامەیە. هەتا بەرنامەیەکی تر و بابەتێکی تر کە دێنەوە خزمەتتان ماڵاوە.